پێشکەشە بە عەلی بابی مەنسووری وەک پەروانە سووتە لە دووری باڵا دێوانەمان بێکەس بێوێنە و نیگار وەک پەروانە سووتە لە دووری باڵا دێوانەمان بێکەس بێوێنە و نیگار گومان ناکەی لە من دڵ بێ تۆ ناسراوێ بزانە کە من تۆ لە خۆم خۆشتر داوێ گومان ناکەی لە من دڵ بێ تۆ ناسراوێ بزانە کە من تۆ لە خۆم خۆشتر داوێ توتە بەرڕێگای دووری وا بابێ منت بیر ناماوە ئاوا دەمرم گرتوتە بەرڕێگای دووری وا بابێ منت بیر ناماوە ئاوا بۆت دەمرم گومان نەکەی لە من دڵ بێ تۆ ناسراوێ بزانە کە من تۆ لە خۆم خۆشتر داوێ گومان ناکەی لە من دڵ بێ تۆ ناسراوێ بزانە کە من تۆ لە خۆم خۆشتر داوێ